لژنەی لێکۆڵینەوە بەردەوامە لایەنە ئەمنیەکان ئیشی خۆیانەکەن بۆ ئەوەی تەفاسیلی چۆنیەتی ڕووداوەکە دەستنیشانکەن و ڕایگەێنن بە خەڵکی کوردستان. بەڵام من لێرەدا دەستخۆشی لە ئەو کارمەندی پزیشکی بکەم لە هەولێر لە خستەخانەکانی هەولێر کە بە شێوازێکی زۆر ڕێک و پێک و جوان توانی ویانە فریای ئەو کەسانە بکەون کە برینات بوون. دوێنێ لێرەدا دەستخۆشیان لێ ئەەکەم لە بەڕێوەبەرایەتی گشتی سەحەی هەولێر و خودی وەزیریش خۆی بۆ کارەکانیان. سەبارەت بە بڕەبوجەکەی کە هاتووە ئەوە ئێمە بەشێکە لە بەرنامەی خۆمان بۆ ئەوەی بتوانین هەم موچەی پێ بدەین هەم بۆ ئەوەی بشتوانین بەرەبەرە ئەو سلفەیە داخلی ناو بازار ببێتەوە و بەڵێندەرانیش بڕێک لەو پارەی کە مستحقی خۆیانە وەری بگرن